و نەیانتوانیوە جۆبیستی بانگ بن، مناڵەکانیان نەیانتوانیوە بچن بۆ مزگەوت لەبەرەوەی مزگەوتەکانیان دوورە و لە نوێژی جەماعەت زۆربەی هەرە زۆریان بێبەش بوون. بۆیە بۆ ئەم ڕەمەزانە ئێمە ڕوومان کردوێتە ئەم مزگەوتە پشتیوان بەخوا بۆیان تەواوەکەین و نوێژی جەماعەت و پاداشتی نوێژی جەماعەت بۆ جەنابەت و بۆ هەموو ئەو خێرخوازانەی کە دەستبارە بن ئینشاءالله بۆیان ئەنووسرێ. ئێستا لە شاری کەرکووک ئەم مزگەوتە بڕێکی زۆر لە ئیشەکانی تەواو بووە و ئەوەی ماوەتەوە وەستاوە و ناتوانن ئێستاکە ئیشی لێ بکەن و کۆتایی پێبێن و تەواوی بکەن. بۆیە مەهێڵە کە ئەم ڤیدۆیە ئەبینی جەنابەت مەهێڵە و مزگەوتە بوەستێ و مەهێڵە لە ئیش و کار بوەستن، هەرچەندێک لە تواناتانە هەیە سەردانیمان بکەن و بگەنە نووسینگەکەمان و بۆی بتامەینە ئەو شوێنەی کە مزگەوتەکەی لێ دروستەکرێ. ئێجا ئەگەر تۆ ئەتوانی بە پارە، ئەگەر ئەتوانی بە هاوکاری مادی ئەو پێویستیانەی کە هەیە بۆیان پڕەوە بکەن. خۆشەویستان و بەڕێزان، دیارە ئەم مزگەوتە کە هەتا ئێستا هاتووە بڕێ پارەش لەسەری قەرزارن، کاتێک کە تۆی خێرخواز دی بە دەمیانەوە ئەو قەرزانەیان بۆ پڕەکەیتەوە، هەموو ئەو ئیشانەی کراوە تایە ئینشاءڵڵا بەشدارە بی. خوای پەروەردگار پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە و دەستان خۆش بێت. مسلمانانی خۆشەویست، لەسەر خێر مزگەوتی دەروازە دروست دەکرێت لە گەڕەکی دەروازە لە شاری کەرکووک. بەڕاستی مزگەوت دروستکردن خێر و ئەجر و پاداشتێکی گەلێک گەورەی هەیە لای خوای تەبارەک و تەعالا و ماڵێکە لە ماڵەکانی خوای گەورە. ئێمەی کۆمەڵگەی مسلمان، ئێمەی میلەتی کوردی مسلمان ئەلحەمدولیلا و مسلمان بەگشتی لە هەر شوێنێک بێت پێویستی بەوەیە کە ماڵی خوای تەبارەک و تەعالای لێ بێت. ئەو ماڵی خوایی کەوە لە قورئانی پیرۆزە خوای گەورە ئاماژەی پێداوە لە چەندەها ئایەتی قورئان و لە فەرمودەکانی خوای تەبارەک و تەعالا و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ بسم الله الرحمن الرحیم وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا، وآيتك ترى بسم الله الرحمن الرحيم إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. آيتي ترزور درباري مالي خوي تبارك وتعالى بويا بيغمرش أفرميه صلى الله عليه وسلم من بنى لله بيتا بنى الله له بيتا في الجنة. هر کەسێک ببێتە هۆ سەبەب و هۆکاری و دروستکردنی ماڵی خوای تەبارەک و تەعالا لە هەر شوێنێک خوای گەورە قەسرێکی و خانوویەکی بووەکە لە باشت. ئێمەش وەکو میلەتی کوردی مسلمان ئەلحەمدولیلا دایمەن دەستی باڵامان هەیە لە دروستکردنی ماڵی خوای تەبارەک و تەعالا. ئەجر و پاداشتەکەی سەدەقەیەکی نەبراوەی هەتاییە کەوا بەقەدەر هێلانەی چۆلەگەیەک کۆترێک لە هەر ماڵی خوای گەورەیە بەشداری بکەی هەتا ڕۆژی قیامەت تۆ لەو خێرە بەشداری. ئەمجا هەیە مزگەوت بە کاملی دروستەکە خوالی قبولکە، هەیە نیوەی ئەکاتە سەر ئەستۆی خۆی، هەیە بەقەدەر توانای خۆی بەشداریەکە بە بلۆکێک بە هەر شتێک بەشداری بکەی برایان و خوشکانی مسلمان. ئەو ئەجر و خێر و پاداشتە نەبراوەیە کۆتایی نایە هەتا ڕۆژی قیامەت. بۆیە ئەم نەوعە پرۆژانە، ئەم نەوعە مەشروعانە خاصەتەن ماڵی خوای تەبارەک و تەعالا کە پیرۆز و مبارەکە هەمومان پێویستمان پێوە، ماڵی هەموو مسلمانێکە وەک حەدیسەکە فەرمێ مزگەوت بەیت کولی مسلم، ماڵی هەموو مسلمانێکە. بۆیە پێویستە هەمومان هاوکار بین، یارمەتیان بدەین ئەو خێر و ئەجر و پاداشتەمان دەستکەوێ لەو بانگ و سەڵا و جومعە و جەماعەتە بەشدارە بیت هەتا ڕۆژی قیامەت. ئەگەر بە دینارێک بێت، بە بلۆکێک بێ، بە کیسەیە چەمەنتۆ بێ، بە ئیشکردن بێ لە مزگەوتەکە، بە هەر جۆرێک بێ خوای گەورە ئەجر و پاداشت و ثەوابت ئەداتەوە و تعویز دەکاتەوە دەقات و سەدقات هەتا ڕۆژی قیامەت ئینشاءالله بەشدارە بی لەو خێرە. خوای گەورە لە هەموو لای قبولکە. هیوادارە مسلمانان بەهانای ئەم مزگەوتەوە بێن مزگەوتی دەروازە لە شاری کەرکووک. ئینشاءالله خوای گەورە جەزای خێرتان نەداتەوە و ئەو ئایەت و حەدیسانەی کە دەرحەقی فەزل و ئەجر و پاداشتی مزگەوت هاتووە هەمووی ئەمان گرێتەوە ئینشاءالله. والسلام علیکم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم.
ماکو دانشتوانی گەڕێکی دەواازە هەڵسانی بە دروستکردنی ئەم مزگەوتە تاوان ئەم مزگەوتە بەڕێزان دوورەدەستی ئێمە لە مزگەوتی ترەوە لەم گەڕەکەی ئێمە دەنگی بانگمان بەسرحەت پێ ناگەشت لە ڕەمەزان لە ڕەمەزانی پار بە تایبەتی زۆربەی کاتەکان ئێمە زۆربەی کاتەکان بە دەنگی موبایل یاخود بە دەنگی تەلەڤیزۆن ئێمە بانگمانەشکان زۆر کەم کەمی دەنگی مزگەوتەکانە گەشتە لە ئێمە بۆیە بڕیارماندا مزگەوتێک لەم گەڕەکە دروستکەین ئەم گەڕەکەی پێ ئاوادان بکەین و سوپاس بەخۆوەکو ئێستا کە ئیبینین گەشتۆتە ئاستێکی باش لە بیناو لە دروستکردنا بەڵام پێویستی بە هیمەتی خێرخوازان زیاتر هەیە خوا پاداشتی ئەوانە بدات و کە تا ئێستا هاوکار بوون دەستبار بوون لەگەڵ مابووی بتوانین ئەم بینایە بم شێوازە دروستکەین و ماڵێک لە ماڵەکانی خۆی پەروەردگار دروستکەین بۆ ئەم گەڕەکەی پێ و ئاوادانکەینەوە ئێستاش ئەوەی داواکارین لە بەڕێستان لەو کەسانی کە ئەیبینین بەدەممانەوە بێن بۆ تەواوکردنی ئەم مزگەوتە بۆ ئاوادانکردنەوەی ئەم مزگەوتە بۆ جوانکردنی ئەم مزگەوتە تاکە بتوانین لە داهاتوویەکی نزیکە ئێمە ئومێدمانوا بۆ لەم ڕەمەزانەیە نوێژ و تەراویح و قیام و قورئانی شا بخوێنین وەکو خەڵکی گەڕک بەڵام تا ئێستا بەم ئاستە گەیشتووە هیوادارین بۆ ڕەمەزانی داهاتوو هیمەتێکی چاکمان بۆ بکەن بۆی بتوانین ئینشاءالله تەواوی بکەین ببێتە جێی ئومێد و ئەجر و پاداشێکی گەورەی نەبڕاوە بۆ دنیا و قیامەتی هەموو ئەو کەسانی کە بەشدارن تایە و کە نوێژی تیا ئەکەن و بۆ هەرکردەوە بۆ هەموو ئەو خێرخوازانی کە ئەیانەوێت ئەجر و پاداشێکی نەبڕاوە بۆ خۆیان تۆمار بکەن. بەحەقەت ئێمە لێرە گوێبیستی بانگ نابووین کە ماڵی ئەم برایانە لەم گەڕەکەن بۆ بانگ و کاتی ڕۆژ و شکاندن و فتارکردنەوە گوێبیستی بانگ نابووین ئەلحەمدولillah هەستاین بەکڕینی زەویە مزگەوتە ئێستاش سوپاس بۆ خوا گەورە گەیشتە پایان و بەڵام ئێمە داوامان لە مسلمانان هەیە لەم مانگە پیرۆزەیە مانگی ڕەمەزان کە گەیشتینێتەوە ساڵێک بەسەرە تێپەڕێ ئێستا حالێن لە هەم لەسەری قەرزارین هەم لەم کات و بینایە ئیشەکانمان لە وەستانایە لەبەرەوەی جەنابتان ئێمە زۆر پێویستمان بە دەستگیرۆی ئێوەیە هاوکار و دەستبارمان بن ئینشاءالله خوای گەورە پاداشی خێری خێرخوازان باتەوە و خوا لێتان ڕازی بێ ئینشاءالله. خۆشەویستان و ئازیزان ئاەت و فەرموودەکان زۆرن دەربارەی تعمیرکردن و بیناکردنی ماڵ بۆ پەروەردگار یان ماڵێک بۆ پەرستنی پەروەردگار إنما يعمر مساجد الله یان وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من بەنا لله مەسجدەن هەموو ئەم ئاماژانە لە قورئان و سوننەتە بۆ ئەوەیەکەوە یەکەم نیشانەی ئیمانە بۆ کەسێک کە هەستێت دروستکردنی ماڵێک بگرێتە ئەستۆی خۆی یان بە بەشێک لە ماڵەکە کە هەڵگرێت لە ئەستۆی خۆی ئەگەر بەشەکە کەمێکیش بێت. بۆیە خۆشەویستان و ئازیزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە چووە مەدینە یەکەم ئیشی دروستکردنی مزگەوت بوو. مزگەوت واتە جێی پەروەردەبوون، مزگەوت واتە جێی قورئان خوێندن، مزگەوت واتە جێی مناجات لەگەڵ پەروەردگارە. ئەم گەڕەکەی دەواازەیەش لە کەرکووکە هەڵبەتە جێگاکەی ئەم خەڵکە کە لێرن دوورن لە مزگەوتەوە بۆیە هەستاون بە دروستکردنی ئەم مزگەوتە و بەڵام پێداویستەیەکی زۆری هەیە. ئێستش مسلمانان کە لە ناو مانگی ڕەمەزان و مانگیەک کە قوتابخانەیە بۆ خەڵکی لە ڕووی قورئان خوێندن، لە ڕووی ڕۆژوگرتن، لە ڕووی سەدەقە و بەخشین لە پێناوی پەروەردگارە. ئەوەیشی کە باس ئەکرێت لە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە ماڵێکی بۆکا لە بەهەشت پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ماڵەکانی بەهەشت بریتین لەوە لەبینەة من ذهب و لەبینەة من فضة. وەصفی ئەو ماڵەمان بۆکا لە بەهەشتا خشتێکی یان بلۆکێکی لە بەهەشتا ئاڵتونە، بلۆکێکی یان خشتێکی لە بەهەشتا زیوە و بینی ئەو بلۆکانە دەجاتی چیمەنتۆ و گەچ و ئەوانە زەعفەرانە میسکە بۆنی لێدێ کەوابوو کە تۆ شتێک ئەبەخشی لە دنیاە پارەی بلۆکێک بێ یان هەر مەبلەغێک بێ کە بیدێ بۆ دروستکردنی ماڵێکی پەروەردگار ئەو ماڵی کە بۆ دروست ئەکرێت لە بەهەشتا بریتە لە ئاڵتون و زیو، بریتە لەوەی کەوا سەقفەکەی زمڕد و ئەو گەوهەر و دوڕانەیە کەوا ئینسانی مسلمان لە دنیای ڕەنگە هەموو تەمەنی خەریک بێ نەتوانێت بای بلۆکێ یان خشتێک ئەو خشتڵانە بکڕێ. بۆیە ئێمە پەروەردگار ئەم وعدەی پێداوین و ئومێدیشمان وایە هەموو مسلمانێک بە پێی خۆی بە پێی توانای خۆی. بۆیە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بینای ماڵەکەی خوا من و تۆ پێی هەستاین بەقەدەر جێگەی یەک تەیری بچووک بێواتە ڕەنگە کوونە بلۆکێک بگرێتەوە ئەو ماڵەت هەر بەرەکەیە. ئومێدم وایە خوای پەروەردگار هەمومان وا لێ بکات دەستمان هەبێ لە دروستکردنی ماڵێک بۆ پەروەردگار، ماڵێک بۆ پەرستش، ماڵێک بۆ خوێندنی کتابی خوای پەروەردگار،
ماڵێک بۆ کۆکردنەوەی خەڵکی لەسەر برایەتی و خۆشەویستی و دینداری و بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار و ماڵێک بۆ ئەوش بەو شێوەیە کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە و لە جێگاکانی تر وەسێت کراوەکەوە مزگەوت ماڵی کۆکەرەوەی هەموو مسلمانان و خۆشەویستان و لەوێکە پەروەردە و ئاراستە هەموو شوێنێک ئەگرێتەوە. خوای پەروەردگار هەموو لایەکمان مۆفەقکە بتوانین ئەو ماڵە دروستکەین و بیگەینە پایان و خەڵکی عیبادەت و پەرستنێکی ڕێک و